ئەی دوای زیندان پرۆژە چییە؟ ئەوەی کە باز دەکرێت ڕەوتی شاخت دامەزراندووە، ئەو با بڵێن هەیکەلیەتی ئەو ڕەوتە چۆنەوە کۆبنەوەی گشتی یەکەمتان پێم وابێ کردووە پێی ڕەو پرۆگرامی خۆتان نووسیوەتە وەک ئەوەی من لەسەر پێگەکەتان بینیم، چۆنە و چەند کەستان لەگەڵ ئەو بەتەمان لە داهاتوودا چۆن کار بکە؟ نا مەسەلەی ڕەوت مەسەلەیەکی فکریە. پێش هەموو شتێک ئەمانەوێ وەکو مەدرسەیەکی فکری نوێ لە خوێندنەوەی نوێی دەقەکان لەسەر بنەما ئوسوولیەکانی شەرع و خوێندنەوەیەکی نوێ بۆ واقعە نوێیەکەی دوای 1970 ڕمانی دەوڵەتی سۆڤێت و بە وحشی بوونی ئەمریکا و هەروە کاریگەری لەسەر ناوچەکە بە گشتی و لەسەر هەرێمی خۆشمان بە تایبەتی. ئەجا پەیوەندی هەیە بەسەر لایەنە ئیسلامیەکانەوە کە بڵێن ئێمە نەسۆفین و نە مەدخەلین و نە ئیخوانین و نە کۆمەڵین و نە ئایا ئێمە چین. ئەمە علاقە هەیە بەسەر ئەمەوە. ئەجا وەکو زەمینەی فکریش من 28 ساڵە بێ ئیشی لەسەرەکەم. ناوەکەی تازە هاتووەتە پێشێ. نەخێر ئێستا هەروەکو مەدرسەیەکی فکریە دید و تێڕوانینن پێناسەکانن. ئەجا منهەجن ڕێبازێکە قۆناغەکانی استراتیجێتی ئامانجەکانی کەی هێنێتە دی شێوازی کارکردنی ئەو جۆرەشتانن. یعنی ئەجا ئەو منهەج و پەیڕۆ پرۆگرامی بڵێن کە نووسراوەتەوە هەر ئیقتراح هەر پێشنیارێکی خۆمە خستومەتە پێشچاوی خەڵکانێک کە هەر یەکە لە ئاستی خۆی بەڵێ هەرەکە لە ئاسی خۆی و ڕخنەی لێگرێ ئیزافەیە خاتە سەر لەیلا ئەبا هەتا کۆمەڵە خەڵکێکی بیرمەند و ڕۆشنبیر مقتەنیع بن پێی دوای کۆبوونەوەکی بەرفراوانی لەسەرەکرێ بۆ تەصدیقکردنی کە بێ بە وەکو مؤتەمەری تەسیسی لێدێ. باستان نەکردووە کە بۆ نمونە ئەو مؤتەمەرە یاخود ئەو کۆنگرێ لەکوێ بکرێت؟ بەڵێ باسمان کردو تەبعاً بە دەرەجەی ڕئیسێگەر بکرێمە لە پایتەختی وڵاتی خۆمانێکین لە هەولێر، ئەگەر نەکرا لە تورکیا، ئەگەر نەکرا لە وڵاتێکی ئەوروپی، بەریتانیا بێیان نەرویج بێیان هەر وڵاتێکی تر بێ بۆ ئێمە تەسیری نییە. بەڵام لەم دوایانە مامۆستا بڵێن ئەوانەی کە لە تۆ نزیک بوون کەوتنە بەر شەپۆڵێکی گرتن بە تایبەت لە ئەوروپا، ئەو دۆسیانە بەچێ گەیشتن بە تایبەتیش هەروەک لە سەرتاش باست کرد مەسلەی ڕادستکردنەوە بە ئیتالیا کە ئیتالیا داوای کردووی و باس لەوە دەکرێت ڕەنگە مەترسی ئەوە هەبێ ئیتالیا ڕادستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بکاتەوە. بەڵێ خۆی ئەسڵەن نۆک و شانۆگەریەکی نوێ پلانێکی نوێ و کەیسێکی نوێ هاتە پێشەوە جینا ئەوان هیچ شتێکیان لەسەر من نییە. هەموو میحوەرەکە ئەوەیە کوردێک لە ئیتالیا یارمەتی یەکێکی خەڵکی کۆسۆڤۆی داوە کە چووە بۆ سووریا کابرای کۆسۆڤی هاتۆتەوە بۆ ئیتالیا. ئەمە هەموو کێشەکەیە بەس کابرای کورد هاتۆتە ماڵی من و منە ناسێ. ئەم قەزیان ڕبت کردوەوە بە منەوە وەکو خۆشیانەڵێن لەم هەموو وڵاتانە کەوتونەتە خەڵک گرتن و 22 کەسیان لەسەر گرتو بوو بە کێشەیەکی ئەعلامی زۆر زەخم و گەورە بۆی هەرێکە بچێتە دادگاکان و دوای شوێنێکی وەکو بریتانیا ئەوان زۆرترین نسبەت لەوێ جیران بریتانیا هەر نەیبردە دادگا هیچ شتێکی نەکرد زانی ینی هەر مجرد تەکتیکێکی سیاسیە و لێرە شەر مەسەلەکە لەوە بوو کە زەختێ لەسەر من دروست بێت چونکە ئەوەی کە کێشەکەی ئەسڵەن دروست کردبوو هەرێکێ لە وەزیرەکانی نەرویج بوو کە چوو بوو بۆ ئیتالیا و هەن ڕێکخست. باشە ئەو ڕەوتە تەوەقع دەکەن چەند خەڵکتان لەگەڵ بێ بۆ نمونە یاخود چەند خەڵک بێتە ناوڕەوتەکەتانەوە چۆنیەتی ئەندام وەردەگرن یاخود لایەنگرتان دەبێ یاخود تەنها بۆ نمونە ئەنجومەنێکتان دەبێ؟ خۆی خەڵکێک ئێستا خەڵکێک بە درێژایی ئەم ماوەیە لە سمبولێک کۆبۆتەوە لە ڕەمزێک کە ناوی کرێکار بەس من بۆ خۆم نامێ خەڵک لە شەخصی من کۆبێت منەمێ خەڵک لە مؤسساتێک کۆبێت لە منهەجێک کۆبێت کاتێک کە منهەجەکەمە خەمە ڕوەڵێم با هەمومان لەسەر ئەم منهەجە یەک بگرین چونکە ئەم منهەجە من وەکو هەر یەکێک لە ئێوەم کە ئەیخوێنمەوە ڕخنەی لێگرم ئیزافەیەکەم نوقسانیەکەم یا شتێکی وە بەڵام دوایی دەستە جەمعی بڕیارە دەین ئەمە بکەین بە منهەج ئەگەر بڕیارماندا تەواو بێ بە میساقێک و هەمووان ئیمزایەکەین لەسەری و پێوەی پابندبین ئەمە ئێستا هیچ ئەندامی تیان نیە هیچ شتێکی تیان نیە یعنی ئەوە نییە بڵێ ئەمە ئەندامێکەوە ئەمیرێتی یا ئەوە مەسئولیەتی